ئەم شوێنە بینی کانمیران و وریاوایە کاتژمێر 6:45 دقیقە ئەم بەیانە تارێکی تورکیا هاو دوو تار هەر لە بەیانە دوای نوێژی بیانەوە بە معدەلی تارە بەسەر ئەم ناوچەیە سوڕایەوە ئیتر لە 6:45 دقیقە بردومانی کرد ئەمەی کەیبینی ئەم چاڵە گەورەدا دروست بووە نەپەکی لێ و نە هیچ شتێک و بە بەیانی پەکەکە ئەم دەشتیان بردومان کردووە و فەلاح داماوە لێرە بووە ئەڵێن هەر بە بێهۆشی بردووشانەتەوە زەرەرە زۆریا و تەماتە و شووتی و بەداخەوە نازانین کەس بریندار بۆ لێرە بریناروشیتیان یشکون لەخوا بەزیاوێ هەموو خەڵکیش لە دەشتە ئەیتر ڕەحمی خۆیان کەس پێوە نەبووە کەس بەرنەکەوتووە کە زەرەری نەیەوە بەس زەرەری مادی زۆریاوە ئێستا پاڵە تەماتەی خراپ کردووە تەیارەکەم بینی خۆم تەسویریشم کردووە ئەم بەیانە 4 بۆ 5 تۆپ موشەکی هاویشتووە بەس دوانیان دیارە ئەڵێن ئەگەری هەیە بۆ دیوی بناویانیش لەو دیژۆ ئەویشی تۆپباران کردبێ چەند تەیارە بوون تۆ بینیتن دوو تەیارە بوون یەکیان هەواڵگیری بوو یەکیان بردومانیە کرد ئەڵا زەرەرە زۆریا و خەڵکی ناوچەکەش هەمووی دەشتیان بەجێهێش و بەرەماڵ ڕۆشنەوە ترسێکی زۆر لای خەڵک دروست بووە ئەمانە ڕێکەوتنی خۆیانە بێگومان نەپەکی لێ بووەم شوێنە نە هیچ شتێک تەنها بۆ ترسانی خەڵکی ئەم ناوچەیە ئایا چ هۆکارێکی لە پشتۆیەوەیان نازانم بۆم زەوێش بێگومان زەرێکی زۆری داوە هەرم پارچەیە نەبوو کە تەقانوێتی پێم بێت لە 4 شوێنی تریاوە پێم وا بێت 4 فڕۆکە بوون فڕۆکەیەکیان قەسفی کردووە لە 4 شوێنی داوە ئەمە کە دیارە لێرەین نزیکی 8 مەتر قوڵی کردووە زەرێکی زۆریاوە لە ڕستی ئەم کابراایە کە خۆی لێرە نیە نازانم سەحابەکە کیە بڕوان ناکەم هیچ ئیسفادێکی نەماوە تازە ئەمە و کرێکارێکی زۆر لەم دەشتەیە بووە هەمویان گەڕاونە تۆ شوێنی خۆیان لە ترسایج ئیشوکارێکیان بۆ نەکراوە ینی هەچ هۆکارێکیە بێت تۆ نەخاکی خۆتە نەوڵاتی خۆتە تۆ ئاسمانی وڵاتێک پێشێلەکەی ئەمە ئەنی ناڕەوایە زۆر ناڕەوایە وڵی داواکاری ئەمە بڵێن چی داواکاری ئەمە هەچی بڵێن بێ ئیسفادە و بێ سوودە ئێمە ئەمانەی بە ئازادی ئیشی خۆمانی ئیشی خۆمانە کرێکاریەکەین هەنی نەوێرین کرێکاریش بکەین ئەمڕۆ لە بەرەبەیانەوە ئاگادارکران بەهۆی بوونی ئەو قەسفەی کە لە سنووری قەزاکەمانە هەیە لە دوای بانگی بەیانیەوە دەستی پێکردبوو بۆ 6:20 دقە هەتا 6:50 دقە بەردەوام سنووری گوندەکانی تۆباران کرد فڕۆکەی بێ فڕۆکەوان بوو بە پێوەقیانی ساهاتوینەتە سەری دیارە فڕۆکەی گەورەش بەکار هاتووە و وەزارەتی بەرگری تووشیا خۆی ئاماژەی بەوە کە ئەم کارە ئەوان بوون زیاتر لە قوڵای 200 کیلۆمتر هاتوونەتە ناو هەرێمی کوردستان بەداخەوە کاریشی نائینسانی و نائەخلاقیە بەرامبەر هەرێمی کوردستان و ناوچەکەی ئێمە ئاکرێ بە تایبەتی کە ئێمە لە ئێستادا وەرزی کوشت و کاڵە خەڵکێکی زۆرمان لە دەرو دەشت هەیە بە شەو و ڕۆژ ترس و دڵڕاوکێکی زۆری لە نێوان خەڵکی قەزاکە و گوند نشینانی سنوورەکە دروست کردو بە ئومێدیەوەی حکومەت هەرێمی کوردستان جددی بێ لە ڕاگررتنی ئەم هێرشانە زەرورزیانەکان چی زەرەر و زیانەکان الحەمدولیلا زەرەر و زیانی گیانیمان نەبووە بەڵام بەداخەوە ئەم پەڵە تەماتە زەرەری مادی زۆری بەرکەوتووە لە سنووری قەزاکە لەم زانە هیچ بارەگایەک بە بوونی ئەم شوێنانی کە تۆباران کراوە بێجگەلەوەی کە دانیشتوانی سنووری خەزاکەمانیتیا هیچ کەسێکی خەیرێتیان هیچ ترس و دڵڕاوکی دروست کردووە لە ناو خەڵک بەدڵنیاییەوە چونکە تۆ لەم دەشتا ئێستان پەڵە تەماتا گەرم ڕۆ بچنرایە بەلانی کەمەوە دێ کرێکار شەهید دەبوو لەناو بەس ئەم پەڵە تەماتا کە تۆباران کراوە بێجگە ئەوانی دراوسێ بەلانی کەمەوە دە شەهیدمانە بۆ گەر خەڵکی تیا بوو